ئەڵێکی تر ئەوەیە کە ئەڵێن پێویستە داوای تۆبەی لێ بکرێ پێش ئەوەی کە سزاکەی بەسەرا بدرێ، مادام لە دارالئیسلام بوو، مادام توانراوە بهێنرێتە دادگا بۆی ڕوون کراوەتەوە چی هەیە و چی نییە، بەڵام ئەو بە تەفسیل قسەی خۆی کردووە، مصر لەسەر کوفری خۆی، لەسەر مرتد بوون و پاشگەز بوونەوەی خۆی، ئەو کاتە دادگای ئیسلامی و دەسەڵاتی ئیسلامی 3 ڕۆژی بوارەدا بۆ ئەوەی کە تۆبە بکە. مەسەلەی تۆبەکردنیش خاڵێکی گەورەیە کە دائیمەن لە دادگای ئیسلامیە هەروەکوتم لە بەیەنات و شەهادات و ئیقرار، ئەم سێ بابەی فقه لە داوەریە کە هەیە دائیمە تەرکیزەکەنەوە سەر ئەم جۆرەشتانە، دائیمە کە پێوترە ئەلئیستیتابە. ئیستیتابە خۆی وشەیەکە، یعنی داوای تۆبە لێکردن، مادام کابرا پاشگەز بۆتەوە، حکمی پاشگەز بوونەوەی کەوتۆتە سەر. ئەنج لێرە اختلافێک لە نێوان زانایانە هەیە، ئایا داوای تۆبەی لێ ئەکرێ پێشەوەی بدرێ بە دادگا دوایەوەی کە کوفرەکەی لێ دەرکەوت، یان پاشەوەی حکمەکەی لەسەر دراوە؟ بە شێوەیەکی گشتی هەردوو حاڵەتەکە هەیە. لەبەرەو کابرا کە کوفرەکەی لێ دەرکەوتووە پێی ئەوترێ ئەگەر هات و تۆبەی لەسەر نەکەی و بۆ ڕوونەکەینەوە، بەڵام ئەگەر هات و تۆبە لەسەر نەکرد ئەمە مفتیەگەیکە، مەلایەگەیکە، داعیەگەیکە بۆی ڕوونەکاتەوە، ئەجینا شکاتە لێکرێەوە درێ بە دادگا، بەڵام دادگاش دوایە هەر داوای ئەو ئیستیتابەی هەر لێ ئەکاتەوە. لەبەرەوە ئەبێ لەوە شەر ئاگدار بین کە لەو مەجلسی حکمەیە حکمی ئەدرێ کە قازی شەرعی تایە و لەوێ ئەو داوای تۆبەی لێ ئەکاتەوە. دیسان ئەبێ لەوە ئاگدار بین کە هەر وەختێک وترا داوای تەوبە لە کەسێکەکرێ پێویستە مەرجی تیا بێ، بربەستیش نەبێ، یعنی بتوانین بە ئاسانی ئەم داوای تەوبەی پێ بگێنین، کابرا ناچار نەکرابێ، لە ژێرزەختا نەبێ، ئازاد بێ لەوەی کە بە ئازادی خۆی بیرکاتەوە بۆ ئەوی بتوانێ بە ئازادی خۆشی چارەنووسی خۆی دیاری بکە. ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ هەر کەسێک 4 ڕوکنەکەی ئیسلامی ئینکار کرد، نکوڵی لە 4 ڕوکنەکە کرد، مەسەلەن بڵێن یەکێک لەوانە نوێژە، زەکاتە، ڕۆژووە یان حەجە، دوایەوەی کە بۆی ڕوون کراوەتەوە. هەروەها ئەگەر هاتو یەکێک حرامێکی ئیسلامی بە حەڵاڵ زانی، لەو شتانەی کە حرامی واضحن ئاشکران، مەسەلەن ستەمکردن و ماڵ دزینی خەڵکی، فڕاندنی ماڵیان، زەوتکردنی، لێسەندنی ماشینەوەی، دزینی، ئەمانە هەمووی حرامە، یان درۆ، یان شەراب، یان سوو، یان بەرتیل. ئەگەر هاتو ئەمانەی بە حەڵاڵ زانی، طبعا ئەمانە هەمووی ما عولم من الدین بالضرورة، یعنی بەڵگەنەویستەکانی دینن، چونکە هەموو کەسێکیش ئەمە زانێت، تەنانەت کافرانیش ئەمە ئەزانن کە لە ئیسلامەتیە ئاوا هەیە. بەڵام ئەو کەسێ هەر ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ بەڵام ئەگەر هاتو حجەی نەکرا بۆ سەر، ئیقامە حجەی لەسەر نەبوو، واتە بۆی ڕوون نەکرابەوە کە ئەمانە مەسەن هەندێکی ئەزانی هەندێکی نەئەزانی، یان ئیقامە حجەی لەسەر نەکرابوو لەبەر ئەوەی تازە ئیسلامەتی وەرگرتووە، یان لە شوێنێکا گەورە بۆ ئیسلامەتەکەی زۆر بەو تەفسیلە پێ نەگەیشتەوە، بۆ نمونە دەوارنشینێکی دەشتێکیە زۆر گەڕۆکە دێو ئەڕوا، یان بە هەڵە لێی تێگەیشتوە، هەروکە ئەو سەحابانەی کە بە هەڵەوا تێگەیشتبوون کە مادام ئیمانیان هێناوە و تەقوایان هەیە، شەرابیش بخۆن و ئیشکالێکی تیانیە، بەڵام ئەوە بووکە عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێت دوایەوەی مشاوەڕەی بە سەحابیەکان کرد، عەلی کوڕی ئەبی تاڵیب ڕەزای خوای لێ بێ فەرمووی داوای تەوبەیان لێ بکە، و ئەگەر هاتوو داوای ڕوونکردنەوەیان لێ بکە، ئەنجا داوای تەوبەیان لێ بکە، با پەشیمان ببنەوە، بۆشیان ڕوون بکەرەوە. ئەگەر هاتوو سوور بوون لەسەر ئەوەی کە بەڵێ بۆیان حەڵاڵە، حکمی ڕدیان بەسەرا بدە و بیان کوژە، و ئەگەر هاتوو باوەڕیان وابوو کە بە هەڵەدا چوون و خواردویانەتەوە، شەرابەکەیان خواردۆتەوە، ئەو کاتە ئیقامەی حەدیان لێ بدە، واتە داری حەدیان لێ دەرکە، جەلدەیان لێدە لەبەرەوەی بەو شێوەن. ئەوەش تەبەن معروفە، چیرۆکێکە سەحابەیەکە ناوی قودامەی کوڕی مەضعونە، خۆی و یاوەرانی بەو شێوەیە کەوتبوون ئەو هەڵە. جا ئیمام ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ زۆر جار ئەمە دێنێتەوە کە بۆ نمونە لە مەجموعی فەتاوە لە مجلدی حەوتەم کە وەکو وتم مجلدی حەوتەم لە فەتاوای ابن تەیمیە کە 37 مجلدە لە چاپی ئەوەڵ چاپی کە کراوە، هەروەها چەندین چاپی تر کە بەدوایە کراوە، 20 کە چاپی تریشی کرابێ غەیری 37 و بچووک کرابێتەوە. بە هەر حاڵ من کە ئیشارەتی پێدەم دایمە 37 مجلدەکە زیاتر لە بەردەستایە،
لمجلد حوتما زورتر باس تفصيلي عقائدية باسي أم جورشتاني تيار لوش هر باسيكا كتكراري أواكات وفرمي لا يحكم بكفرهم قبل ذلك بيش أوي أوان ولو كفريان ليو دركوتو گفتارێکی کوفرینە کردارێکی کوفرینە دەرکەوتووە لەیان بەڵام لا يحكم بكفرهم قبل ذلك پێش ئەو ئیستیتابەیە پێش داواکردنی تۆبەکردنەکەیان حکمی کوفریان بەسەرا نادرێ بۆیە ئەفەرمێ الاستتابة واجبة مع المقدور عليه داوای تۆبەکردن لە کەسێک کە کوفری لێوە دەرکەوتووە ئەو جەریمە گەورەی کردووە پاشگەز بۆتەوە لە ئیسلامەتی ئەوە بۆ کەسێک کە داوای تۆبەی لێ بکرێت کە دەسەڵات بەسەریە ئەشکێ و حەد الئیمکان ئەتوانرێ بگاتە لای یا بیهێنن یا داوای مناقەشەی لەگەڵا بکەن و ئەو جۆرەشتانە